هەر لە هەولێر دەمێنینەوە خولێکی فوتساڵی کچان بە بەشداری چواریان نەکراوەتەوە کە لە یەکەم یاریدا کچانی یانەی چیای شاری سلێمانی کە یانەیەکی نوێن توانیان گۆڵبارانی کچانی نینەوا بکەن. لە دەستپێکی یاریەکانی ئەو خولی فوتساڵی بۆ تیمەکانی کچانی چواریانە لە شاری هەولێر ڕێکخراوە. تیپی کچانی یانەی چیای شاری سلێمانی 7 گۆڵی بێ بەرامبەری لە تیپی یانەی فەتاتی نینەوا کرد بە سەرپەرشتی لقی هەولێری یەکێتی تۆپی پێی عێراق لە هۆڵی داخراوی یانەی وەرزشی ئافرەتانی هەولێر. خولەکە بە یاری نێوان هەردوو تیپی کچانی یانەکانی چیا و کچانی نینەوە دەستی پێ کرد. تیپی یانەی چیا توانی نیوەی یەکەم بە ئەنجامی 3 گۆڵی بێ بەرامبەر بباتەوە کە هەرێک لە فیردەوس محەممەد و سەمیرە ڕەوف و دەریادارە گۆڵەکانیان تۆمار کردو. لە نیوەی دووەمیشدا 4 گۆڵی تری بێوەڵامیان لە ڕێگەی سەمیرە ڕەوف 2 گۆڵ و دەریادارا و سەلاری مامۆحید کە گۆڵپارێزە تۆمار کرد. توانیان بە ئەنجامی 7-0 براوە بن. جێی باسە تیپەکانی فوتساڵی کچانی هەر چواریانەی ئافرەتانی هەولێر ڕەواندز چیا لەگەڵ کچانی نینەوە بەشداری خولەکەن و یاری داهاتووی خولەکەش هەردوو تیپی کچانی ئافرەتانی هەولێر و ڕەواندز ئەنجامیەدەن.